ئەو تاقیکردنەوەیە چی بۆ زانایانی تووشی شۆک کرد. سێ کوورە هەنگ نێردرانە بۆشایی ئاسمان و کاتێک گەڕێندرانەوە سەرزەوی شێوازی فڕینیان بە تەواوەتی گۆڕدرا بوو. بۆچی تەمەنی هەنگەکان کورتتر ببوو؟ لە ساڵی 1984 کۆمەڵێک زانای جیهان لە ڕێگەی دەزگای ئاسمانی ناساوە سێ کووری هەنگیان لە ڕێگەی کەشتیەکەوە ناردە بۆشایی ئاسمان. ئەم تاقیکردنەوەیە لەلایەن ناساوە بە تاقیکردنەوەی بایۆڕاک سپیس لاب 3 ناسرا. ناسا لە ڕێگەی ئەم تاقیکردنەوەیە دەیویست ئاشنا بێت بە کاریگەری کەمبوونەوەی هێزی کێشکردنی زەوی لەسەر زیندەوەرەکان. زاناکان لەم تاقیکردنەوەیدا کۆمەڵێک نهێنی زۆر سەیر و باوەڕپێنەکراویان بۆ ئاشکرا بوو لەسەر هەنگەکان لەو ماوەیەی لە بۆشایی ئاسمان مانەوە. لەو تاقیکردنەوەیدا سێ کوورەی هەنگ لە ڕێگەی کەشتی ئاسمانی کۆڵمبیاوە نێردرانە بۆشایی ئاسمان. کاتێک هەنگەکان گەیشتنە بۆشایی ئاسمان، زاناکان هەستیان بە شتێک کرد کە لە پێشوودا دەربارەی هەنگەکان نەیان دەزانێت. ئەویش جوڵەی سەیری هەنگەکان بوو وەک ئەوەی لە قورسی و زەحمەتی گەشتەکەیان ئاگادار بن. هەنگەکان بە شێوەیەکی خێرا و بەردەوام لەناو کەشتێکەدا باڵەکانیان دەجوڵان لە بۆشایی ئاسماندا، وەک ئەوەی ئەمە یەکەم جاریان بێت توانای ئەوەیان هەبێت بەفڕن. بەڵام دوای چەند ڕۆژێکمانەوە لە بۆشایی ئاسماندا هەست بەوە کرا هەنگەکان بەرەبەرە توانای فڕینیان بەرەو کەمبوونەوە دەچێت. بە شێوەیەک هاوسەنگی فڕینیان لەدەستا و توانای گەڕان و دۆزینەوەی ڕێڕەوی فڕینی پێشوویان بە تەواوەتی کەم بووە. یەکێک لەو خەسڵەتانەی لە دۆخی ئاساییدا لە هەنگەکاندا هەیە هەبوونی توانای گفتوگۆیە لە نێوان یەکتردا. بە جۆرێک خودای کارساز سیستەمی لاشەی هەنگی بە شێوەیەک کۆد کردووە لە ڕێگەی جوڵە و دانسەوە لە یەکتر تێبگەن و ئەم جۆرە لە جوڵا یارمەتی دەریان دەبێت تا لە ئاماژەکانی یەکتر تێبگەن و بتوانن لەو ڕێگەیەوە خواردن دۆزنەوە. بەڵام ئەم تاقیکردنەوەی ناسا لە بۆشایی ئاسمان لەسەر ئەو سێ کوورە هەنگە وای کرد تەواوی هەنگەکان سەریان لێ بشێوێت و توانای جوڵە و دۆزینەوەی خواردنیان زۆر کەم بێت. لە دوای تەواوبوونی گەشتە چەند ڕۆژەکەی هەنگەکان بۆ بۆشایی ئاسمان، هەنگەکان گەڕێندرانەوە سەر زەوی. زاناکان بە تامەزروویەوە چاوەڕێی ئەوەیان دەکرد بتوانن نەهێنی هەڵس و کەوتی جیاوازی هەنگەکانیان بۆ ڕوون بێتەوە. لە دوای گەڕانەوەیان جیاواز لە پێشبینیەکانیان، زانایان سەرسوڕمانەکەیان زیاتر و زیاتر بوو. کاتێک بینیان کاریگەری ئەو گەشتا بە جۆرێک بۆ لەسەر هەنگەکان لە پێشبینی ئەواندا نەبووە. مانەوەی چەند ڕۆژە لە بۆشایی ئاسمان کە هێزی کێشکردن زۆر کەمە. ئاوا کاریگەریەکی لەسەر کۆی ژیان و جوڵە و هەڵس و کەوتی هەنگەکان جێبەهێڵێت. دوای گەڕانەوەیان یەکەم هەڵس و کەوتی جیاوازی هەنگەکان فڕینیان بوو بە شێوەی بازنەی کە ئەم جۆرە لە فڕیناتەوە و پێچەوانەی سروشتی فڕینی هەنگەکانە، چونکە هەنگ لە دۆخی ئاساییدا بە شێوەی ئاڕاستەی ڕاستە و ڕاست دەفڕێت بۆ دۆزینەوەی خواردن. زاناکان گومانی ئەوەیان کرد کەمبوونەوەی هێزی کێشکردن لە بۆشایی ئاسماندا سیستەمی ناوەکی گەڕانی هەنگەکانی بە تەواوەتی تێکداوە. لە پاڵەن هەموو گۆڕانکاریەدا هەنگەکان چەند کێشەیەکی دیکەیان بۆ دروست بوو. لەوانە ژمارەی خانەکانی مێشکیان کەم ببووە. هەروەها ئەو ماسوولکانەی کە لە باڵەکانیاندا بەرپرس بوو لە فڕینی ئاسایی، ئەوانیش هاوشێوەی خانەکانی مێشکیان کەمیان کردبوو. هەرتەنها ئەمە نا، باڵکو ئەو مادەی کەمبۆمی شانەکانی لێ دروست دەکەن، ئەویش تووشی زیان ببوو. بەهۆی ئەوەی لەو ماوەیەدا کاریگەری هێزی کێشکردن کەم بووە لەسەر هەنگەکان. ئەوەی لە کۆتایی تاقیکردنەوەکەدا زاناکان چاوەڕیان نەدەکرد کورتبوونەوەی تەمەنی هەنگەکان بوو. بە جۆرێک ئەو هەنگانەی نێردرابوونە بۆشایی ئاسمان بە 10 ڕۆژ دووتر لە هەنگەکانی دیکە دەمردن. ئەوە شوانینێکی تری زانستی بەخشیە زانایان لە کاریگەری هێزی کێشکردن لەسەر بوونەوەرەکان لە زەویدا.